سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پرفێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە بەخشین دەکەین. پرسیار ئاراستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ئایا بەخشین چییە و مرۆڤ بۆچی دەبێت بەخشن دەبێت؟ ئایا دەبێت چۆن مامەڵە لەگەڵ خێر و خێراتەکانماندا بکەین؟ خێر و خێرات چ کاریگەریەکی لەسەر مرۆڤی بڕوادار هەیە؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. خی گەورە سوبحانە وتەعالە ئەو نیعمەتانی کە بە بەشەری بەخشیوە یەکێک لە حەقەکان یا مافەکانی سەر ئەو نیعمەتانی کە بە خی گەورە بە ئینسانی بەخشیوە بریتیە لەوەی کەوا ئەویش بیبەخشێ. گومانی تێدا نییە هیچ شتێک لە بەخشینە کەم ناکات زیاد دەکات. ئەوجا ئەو بەخشینەش یەکێکە لەو مافوو ئەرکانەی سەرشانی ئینسانی موسڵمان و ئینسانی بڕوادار بەرامبەر نیعمەتەکانی خی گەورە. ئەگەر ئینسان نیعمەتەکانی خی گەورە بژمێرەوە ئین تەعودوا نیعمەت الله لا تحصوها، ئەگەر نیعمەتەکانی خی گەورە بژمێری بە تەئکید لە ئەژمار نایەن. بۆیە دەبێ ئینسانی موسڵمان، ئینسانی بڕوادار لە سوپاسی نیعمەتەکانی خی گەورە، لە ستایشکردنی خی گەورە بەرامبەر ئەو نیعمەتانەی پێی بەخشیوە هەندێک لەو نیعمەتانی کە هەیەی بیبەخشێ تا بەشداری خۆشیەکانی لە ژیانی خۆی بۆ خەڵکیشی بگوازێتەوە. بەخشین لە قورئانی پیرۆزە پانتاییەکی فراوانی گرتووە و ئاینی پیرۆزی ئیسلام زۆر بەڕوونی و بەڕاشکاوی باسی لە ڕەهەندەکانی بەخشین و بەخشندەیی کردووە و حتا کۆمەڵگەی ئیسلامی یەکێک لە پایەکانی ڕاگررتنی کۆمەڵگەی ئیسلامی و حکومەتی ئیسلامی بریتیە لە بەشی ئابووری و بەشی بەخشین و بەخشندەیی و بەخشندەیی کاریگەریەکی ڕاستەوخۆ هەیە لەسەر کەسایەتی ئینسانەکان، جا تاک بێت یا کۆمەڵگە یا خێزان. بەخشین لە ڕووی زمانەوانیەوە واتە ڕایاڵەکردنی شتێک بەناو تونێلێکە، ئاراستەکردنی بەرەو شوێنێک کە مەقسەد و مەبەستێکی دیاریکراو ئەنجام بدات. لە ئاینی پیرۆزی ئیسلامە بەخشین واتە دروستکردنی ڕایەڵەیەکی پڕ لە گەوهرنشین کە پێی وترێ بەخشین و خێرخوازی لە کەسی بەخشندەوە بەرەو لای پەروەردگار بە شێوازێکی پەنهان، چونکە لە ڕووی زمانیەوە ئینفاق لە نەفەقەوە هاتوواتە لە ژێر پەنهانە، لە ژێر زەویە تونێلێک دروستکردن و ئاراستەکردنی بۆ جێگەیەکی مەبەست کە ئەمەش لە زمانی قورئانی پیرۆزەواتە ئەو کەسەی کە پێی ئەوترێ بەخشندە چاکە و خێر و حەسەنات لە ڕووی دارایی و ماڵەوە ئەکات بە شێوازێکی نهێنی و پەنهان دوورە لە ڕیا و بەرچاوی و ئەوەی کە شەیطان بەشی خۆی تێبکات بەرەو لای پەروەردگار ئاراستەیەکە بە خەتێکی ڕاستەوخۆ نزیکتر بگا و بە سەلامەتی بگاتە لای پەروەردگار. و بەخشندەیش بەڕاستی بەرهەمێکی کاریگەری هەیە لەسەر کەسایەتی ئینسانەکان. ئەوە لە ڕووی زمانەوانی و لە ڕووی پێکاتەوە خی پەروەردگار بەخشینی ناو بردووە بە مامەڵە لە بینی خۆی و بەندەکانیە. خی گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة. كي هي معاملەی قرض و قرض پێدان بکە لەگەڵ خی پەروەردگارە واتە کەسێک کە ئەبەخشێت خێر و چاکەیەک ئەکات، جا ئەو خێر و چاکە لەگەڵ کەسی نزیک وەکو خزم و دەرودراوسێ بێ یا لەگەڵ کەسی دوور و بێگانە کە ئەزانێت کەسێکە مستحقی ئەوەیە کە یارمەتی و دەستگیرۆی و هاوکاری بکات. خی پەروەردگارە فەرمێ ئەو بەخشینەی کە تۆ لەگەڵ ئەو کەساییکە بەبێ هیچ ئەوەی کە چاوەڕێی شتێکی لێ بکەی ئەوە لای من قەرزێکە و من بە قەرز لێ دووەرئەگرم و ئەو قەرزەش چەند قاتی ئەەکەمەوە بۆت لە قیامەتە و لە دنیاشە حتا خی پەروەردگار ئەو کەسانێک کە خێر ئەکەن خی پەروەردگار بەرەکەتەکەی بۆ چەند قات دەکاتەوە بۆەوەی بەرەکەت ئەکەوێتە سەرۆت و سامانەکەی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارە سەبارەت بە پرسیارەکەت من پێشتر دەبێت سوپاسی ئەوە بۆ بکەم کە بەرنامەکەت بەرنامێکی سەرکەوتووە و بابەتەکەی ئەم جارێشت بابەتێکی لەوانی کەش دیسان گرنگتر کە بابەتی بەخشین بەتایبەتی لە مانگی ڕەمەزانە. دیارە بەخشین سیماتی ساڵحینە، واتە لە داب و نەریت و کار و پیشەی ساڵحان و چاکانی خوای پەروەردگار ئەوانن کە دەبەخشن. بەتایبەتی بەخشین لە ظروف و زمانێکە کە کۆمەلگا پێویستی پێ بێت، لە هەموو کاتێکە کۆمەلگا پێویستی پێیەتی، بەڵام لە کاتێکە کە کۆمەلگا زۆر پێویستی بێتی کە تووشی قەیران و ناڕەحەتی دەبێ، یەکێک لە ڕێگا باش و
نزیەکان گەشتن بەخوای پەروەردگار و ڕەزامەندی دەستخستن بریتە لە بەخشین کەواتە بەخشین دەبێ کاری لەسەر بکەین بۆ ئەوەی خەڵک ببەخشێ بۆ ئەوەی کۆمەلگایەکی بەخشەر بێ بۆ ئەوەی دەبەخشین تا خوایش پەروەردگاریش بمان بەخشێ ئەمە بۆ ئەوانەی کە دەبەخشن بەڵام بابەتی بەخشین ئەوەندە گرنگە خوای پەروەردگار لە 13 ئاەتا باسی سەدەقەی کردووە پێغەمبەری خوا 31 فەرمایشتی هەیە سەبارەت بە سەدەقە ئەو هەموو ئاسارە هەیە لەبارەی سەدەقەوە کەواتە سەدەقە بابەتێکی گرنگە هەم قورئان گرنگی پێداوە و هەم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمایشتەکانیان گرنگی پێداوە بەڵام دەبێ ئەومان لەبیر نەچێ سەدەقە چ ڕێگەیەکی نزیک و باشە بۆ گەشتن بە خوای پەروەردگار بەڵام دەبێ پارێزەری هەبێ سەدەقەکەمان بپارێزین کە ئینشاءالله لە بەرنامەکە ئاماژەیەکی پێکەین مەبەستم پێی باسی من و ئەذایە بۆی هەر موسڵمانێک دەیەوێ ببەخشێ کاتێک کە دەیەوێ خوا لە خۆی ڕاستیکە کاتێک دەیەوێ سامانەکەی گەشەی پێ بکە دەبێ ئاگادار بێ لە دوای بەخشینەکەش هەر بیپارێزێ. تەمانێمە ئەگەر دیقەت بگرین یەکێک لە ئەرکە پێویستەکان ئەو شتانەی کە خوای پەروەردگار داوای کردووە لە ئینسانی مسلمان ئەنجامی بدا لە ژیانی خۆیان ماڵبەخشینە بە واتایەکی تر زەکاتدانە لەو ماڵ و سامانەی کە خوای پەروەردگار بەم ئینسانی بەخشیوە. ئەمە دوو جەمسەری هەیە توانین بڵێن دوو لێکدانەوە بۆ ئەمە ئەکرێکەمیان ئەم ئینسانە کە ماڵەکەی ئەبەخشێ بریتە لە چی بریتە لەوەی فەرمانێک لە فەرمانەکانی خوا جێبەجێەکە. لایەنی دووهەمیان جەمسەری دووهەمیان ئەوەیە ئەم ئینسانە وەکو مرۆڤ بیرەکاتەوە کە خوای پەروەردگار سوبحانەوە وتەعالا تاقی کردوێتەوە بۆ ماڵ و سامانەی کە پێی بەخشیوە بەڵام چەندەها مرۆڤی تر هەیە لە کۆمەڵگاکەی ئەوە فەقیر و هەژارە توانای نییە پێویستیەکانی ژیانی ڕۆژانەی خۆیان جێبەجێکەن. ئەم ئینسانە لەو ڕێگایەوە کە خوای پەروەردگار ماڵ و سامانی پێداوە یارمەتی فەقیر و هەژارەکانەکە بۆ ئەوەی خەڵکانێک لە فەقیر و هەژاری دەرکا و ئەم ئینسانە کاتێکیش کە و ماڵ و سامانەی هەیە بەو واتایە بیر ئەکاتەوە کە ئەم ماڵ و سامانە لە ئەسڵایی ئەم نییە خوای پەروەردگار داوێتی بەم مرۆڤە وەکو تاقیکردنەوەیەک ئەم مرۆڤەی پێ تاقی ئەکاتەوە ئایا هەتاکو چەند ئەم ئینسانە ئەو ماڵ و سامانەی لە پێناوی خوادا لە بۆ ڕەزامەندی خوای پەروەردگارە بەخشێ. بۆیە ماڵبەخشین یاخود سەدەقە و خێرکردن بەڕاستی بەشێکی گەورەی ئەگەر دیقەت بگرین لە ئاەتەکانی قورئانی پیرۆزە خوای پەروەردگار کاتێک کە باسی نوێژەکە لە هەر شوێنێکە باسی نوێژی کردوێ باسی زەکاتدان و ماڵبەخشینی کردووە و پێغەمبەری خوش عەلەیهی سەڵات وەسەلام لە زۆرێک لە فەرمودەکانە باسی ماڵبەخشینەکە. بۆیە ئەو کەسانەی کە خوای پەروەردگار سامانی پێداون ماڵ و سامانی پێداون بەڕاستی ئەبێ لە بەشێک لە ماڵەکانیان ببەخشن هەتاکو و فەقیر و هەژار لە کۆمەڵگا دانەمێنن بەڕاستی. ئەو خاڵەی کە گرنگە زۆر جار زۆر بەداخەوە ئێمە لە بواری بەخشینی مادەدا ئیتر ئایا ئەمە سەدەقەیەکی تەتەووع بێ یا سەدەقەیەک بێ کە خوای گەورە پێویستی لەسەر مرۆڤ کردووە. زۆر جار بەداخەوە ئەوەی کە ئەی بەخشێ چۆنیەتی بەخشینەکەی هەندێک هەڵی تێدا دەکە. جاری واشێ بە پێچەوانەوە ئەوەشی وەری دەگرێ هەندێک هەڵە دەکە. ئەوەی کە ئینسان دەیبەخشێ لە مادە یا ئەوەیە کەەوە حەقێکی خوای لەسەری دەبێ بیدا هیچ منەتی تێدا نییە زەکاتێکە ئەبێ بیدا حەقی خوای و ئەبێ بیدا. جاری وایە سەدەقەیەکی تەتەووع و کە کابرا خۆی دەیبەخشێ لە پێناوی ئاسوودەکردنی دەرونی و بەشداریکردنی خۆشیەکانی لەگەڵ خەڵکی تر. ئیشکالەکەی ئەوەیە کە ئەوەی کە ئەی بەخشێ ئەوەی کە زەکات دەدا ئیشکالەکە هەندێکیان لەوە دروستە بێکەم ئەم کەسی کە زەکاتەکە دەدا ئەم کەسی کە دەی بەخشێ یعنی بەخشینەکەی دەیەوێ پانتاییەکی زۆر بگرێتەوە وەکو عەدەد وەکو ژمارە. هەڵە ئەوەیە تۆ بتێ پانتاییەکی ژمارەی زۆر بگریتەوە. ڕاستیەکەی ئەوەیە کە تۆ پانتاییەکی کەمی بەسوود بگریتەوە. مەسەن جاری وایە کابرا زەویەکی هەیە 1000 مەتر زەوی هەیە ئەم 1000 مەترە دێت ئەیەوێ
یعنی بە بڕوای خۆی بە بۆچوونی خۆی پێی وایە ئەم 1000 مەترە زەوی ئەگەر دە نەمامیتیا بڕوێنێ نەمامەکان زیاتر گەشە دەکەن گەورە دەبن شەرت نییە ئەم 1000 مەترە بەم دەنەمامە نابێتە زەویەکی جوان و زەویەکی ڕازاوە لەبەرەوەی ئەگەر ئێمەمانوێ بەخشینەکانمان زەکاتەکانمان خێر و خێرەتەکانمان جێبگرێ پێویست دەکا بەوەی ئەگەر خۆمان دەزانین خەڵکانێک هەیە کە زۆر پێویستی پێیەتی لێەوە دەست پێ بکەین ئێمە لە سیستمی بەخشین و زەکاتە لە فقی ئیسلامیدا ئەسڵەکەی ئەمەیە دەستگایەکمان هەبێ وەریگرێ ئەم دەستگایە کە وەری دەگرێ باشیەکەی لەوەیە کە ئەم دەستگایە وەری دەگرێ هەمووی کۆ دەکاتەوە لەم دەستگایەدا کە دابەشی ئەکا بەسەر مستحق و هەژارانە کەس نازانێ هی کێ بەرکێ کەوتووە کەواتە یەکەم منەتی تێدانی ئەمە یەکەم دووەم تۆ لە باتی ئەوەی بە هەژارێک بڵین 10,000 دینار 100,000 ملیۆنێ بدەی ئەگەر لە ناوەندێکەوە لە دەستگایەکەوە پێی بدرێ پێچێ 2 ملیۆنی بات کەواتە ئەسڵەکەی ئەمەیە یەکەم ناوەندێکمان هەیە بۆ کۆکردنەوەی بەخشین و زەکاتەکە دووەم لەڕێ ئەم ناوەندەوە خەڵکانی هەژار مستحق تەصنیف بکرێن پۆلێن بکرێن ئەگەر ئێمە بێت و بەم سیستمە دابەشیکەین خەڵکانی فەقیر و هەژار تەصنیف بکرێت پۆلێن بکرێت سیرەکەین لە ساڵی داهاتوودا هەژاری کەمترمان دەمێنێ کێشەی ئێمە ئەوەیە هەموو ساڵێ ئەوانەی کە زەکات دەدەن ئەوانەی کە دەبەخشن هەموو ساڵێ بە چینێکی دیاریکراوی دەدەن ئەوەندەی ناداتێت کە بێنیاز بێ محتاج نەوێ ساڵێکی تر بێتەوە ئەمە هەڵەیەکە هەڵەیەکی تر هەیە جاری وا هەیە کەسێک مەسەلەن لە غەیری سیستمی ناوەندی بەشکردنی خێر و زەکاتەوە هەڵەکە لێرایە کە کابرا خۆی ئیداتە دەست هەژارەکە جاری وا هەیە ئەم هەژارە دێت حسابە کابزانێ ئەم کابرای ئەوەندە پارە مەسەن پێ ئەڵێ زەکاتە زەکات ئەڵێ چلیەکە چەند پارەی هەیە ئەوەندە زەکاتی یاوە ئەمەش یەکێکە لەو هەڵانەی کە وەرگرەکە ئەو هەڵەیە دەکە ئەم کابرا دەیبینێ مستحقە ئەڵێ ئەم کابرایە مەسەن قەرزارە کاکە 50 وەرەقەی بێتە قەرزەکەی نامێن ئەم یەت ئەم 50 وەرەقەی حساب دەکە ئەمە پارەی چەند زەکات چەند پارەی هەیە زەکاتی کەوتو کاتە ئەگەر ناوەندێکمان هەیە بۆ کۆکردنەوەی بەخشینەکان و زەکاتەکە ئەم ناوەندە بێت سەر هەژارەکان بێن ناوی خۆیان بنووسن اینجا ئەم ناوەندە ئەبێ کۆمەڵێک موظفیە بێ کارمەندە بێ خوای گەورەکە لە باسی زەکاتە یەکێک لەوانی زەکاتی پێشێ ئەفەرمێ والعاملین عەلەیها والعاملین عەلەیها کێن ئەوان کە لەو ناوەندە ئیش دەکەن کاتە ئەمان دێن کە پارەکە کۆ دەکەن وەری دەگرن دوای هەژارەکان دێن ناوی خۆیان دەنووسن ئەم دەڕوا تحقیقێک لە حاڵی هەژارەکە دەکات بزانێ ئایا ئەم هەژارە یعنی دەرەجاتی بۆ دایانە مەسەلەن هەژارێکمان هەیە زۆر فەقیرە کرێچیە معاشی نییە ژیانی بە کرێکاریە چێتە سەر ئەمە لە پلەی یەکادایەنێ بۆی یەکێک لە حاڵەتەکانی ژیانی مەسەلەن بتوانێت لە کرێچێتی دەریکە کاتە ئەمە ساڵێکی تر ئەم کابرایە نایەتەوە لەو قۆناغەیدا دا ئەبەزێتە پلەیەک تر کاتە ئەگەر بێت ناوەندێکمان هەبێ بۆ کۆکردنەوە ناوەندێکی دەستپاک ئەمین بێ لێ ڕابینی ئەم ناوەندە هەستێ بۆ کۆکردنەوەی بەخشین و زەکاتەکان ئەمە باشترین ڕێگایە بۆ نهێشتنی هەژاری لە وڵاتدا مامەڵەکردن لەگەڵ خێر و بەخشینەکانە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموودە شیرینەکانیان بۆی ڕوون کردوین تو ئەفەرمێ نعم المال الصالح للرجل الصالح باشترین ماڵی پاک و چاک ئەوەیە لای پیاوی پاک و چاک بێت بەم واتایە ئینسان کاتێک کە ئەیەوێ ببەخشێت و بەخشندەی ئەنجام بدات ئەبێ هەوڵ بدا ماڵەکەی ماڵێکی پاک بێت و کەسابەتەکەی کەسابەتێکی پاک بێت و لە سەرچاوەیەکی پاکەوە بە ڕێگەیەکی پاک بە شێوازێکی پاک کە بەندایەتی خوای پەروەردگاری تیانە فەوتێنێ و ستەم لە بەرامبەرەکانی نەکا لە پەیداکردنی پارەکەیە و لە بەرامبەر پارەکە ستەم لە خۆیشی نەکا زیاد لە پێویستی پەیداکردنی پارە خۆی شەکەن و ماندووکە پاشان کاتی ئەوێ بیبەخشێ بە کەسێک کە مستحقە و جێگەی بۆ ئەگرێت و کەلێنێک لە ژیانی ئەو کەسەدا پڕ ئەکاتەوە چونکە بەڕاستی لە ئاینی پیرۆزی ئیسلامان نەخشە ڕێژی کراوە بۆ ئەوەی کەسێک ئەیەوێ دەستگیرۆیی فەقیرەکات خوای پەروەردگار نیعمەتی ماڵ و سەرۆت و سامانی پێداوە بە شێوازێ بیکا ئەو کەسە ئیتر هەز بەوە نەکا کە نەبووە هەز بە زوعفی خۆی نەکا لە ڕووی بوون و دارایی و بژێویەوە بۆیە کە خوای پەروەردگارش لە قورئانی پیرۆزە لە چەندین ئاەتە ئاماژەی پێکایەکی لەوانە خوای گەورە فەرمیێ قل لعبادي الذين آمنوا يقيموا الصلاة وينفقوا مما رزقناهم سرا وعلانية من قبل أن يأتي يوم لا بيع فيه ولا خلال
خوای پەروەردگار بە پێغەمبەرگیانە فەرمێ سڵ سەلەم بڵێ بە بەندەکانم بە عەبدەکانی خوای پەروەردگار ئەوانەی کە ئیمانیان بەخوا هاوردووە و نوێژەکانیان ئەنجام ئەدەن با خێر و خێراتکەن بە پەنهان و بە ئاشکراش تا خەڵکی تر چاویان لێ بکە و بە پەنهان کاتێک کە ترسی ئەوەی هەیە تووشی ڕیا ببێت یا شەیطان بەشی خۆی تێ بکات پێش ئەوەی کە ڕۆژگاری بێتە پێشەوە مامەڵە و کڕین و فرۆشتن و دان و وەرگرتن نییە لە ڕۆژی قیامەتە کەواتە ئەمە ڕێگەیەکە کە ئینسان بزانێت چۆن ببەخشێت نوێژەکان ئیمانەکە لەگەڵ ئینفاقەکە خوای پەروەردگار بە دوایەکە هاوردوونی کە هەرسێکیان تەواوکارێکن بۆ ژیانی ئینسان لە دنیا و لە قیامەتە کە کلێنەکانی ژیانی ئینسان پڕکەنەوە چونکە ئیمان و عیبادەت بەشی تایبەتمەندی کەسایەتی کەسەکە پڕکاتەوە ئینفاقیش بەشی کۆمەڵایەتی و دەوروبەرەکەی لەگەڵ ئەوەشا کە ئینفاق پاکردنەوەی ماڵ و سەرۆت و سامانە لەو شتانەی کە خوای پەروەردگار داوای کردووە کە ئینسان ماڵەکەی پاکات لەگەڵ ئەوەشا دەرونی پێپاکە بێتەوە چونکە خوای پەروەردگار داوای کردووە کە ئینسان ببەخشێت لە دوای بەخشینەکەشی نەمنەتی هەبێت نەهەستی کەسەکەش بریندار بکە بەڵکو بەو پەڕی دڵسافی و بەخشێ چونکە بەخشینی ماڵ هەم ماڵ پاکەکاتەوە لەو شتانی کە تووشی سەرۆت و سامان ئەبن لە مرۆر و لە خراپە و لە گوناه و تاوان و لەو شتانەی کە ماڵ بەهەدەر ئەبن لەگەڵ ئەوەشا دەرونی کەسەکەش پاکە بێتەوە هەستەکات کە دەستگیرۆیی برایەک خوشکێک خێزانێک کۆمەڵی خەڵکی کردووە کە توانیوێتی بە ئەرکی مرۆڤ دۆستی خۆی هەڵسێ هەروکو لەم ڕۆژانە لە وتەیەکێک لە عاریفانە خوێنمەوە لە بیرمەندانە ئەفەرمێ خوای پەروەردگار دوو دەستیاوە بە ئینسان دەستێکیان بۆ وەرگرتنی دەستێکیشان بۆ بەخشینی واتە ئینسان بە دەستێک پەیدا بکات و بە دەستێکیش دەستگیرۆیی فەقیر و هەژاران بکات. مەبەز لە چۆن مامەڵە بکەین لەگەڵ خێر و خێراتەکانە ئەتوانین بڵێن لە دوو ڕۆوە ڕوویەکیان ئەوەی کە دەبەخشێ ئەوەی دەبەخشێ چۆن مامەڵە بکە دەبێ بیگەێنێتە دەستێکی گونجاو بیگەێنتە کەسێکی گونجاو بە تایبەتی ئەمڕۆ کە کۆمەڵگای کوردەواری ناڕەحەتن قەیران و مەینەتی زۆریان بەسەر هاتووە و درێژایی مێژوژەمە چەند جار دووبارە بووەتەوە بەڵام ئەمانە کاتین ئینشاءالله بەسەر خەڵکە تێپەڕ دەبێوانە ئەوانەی کە دەبەخشن دەبێ بزانن بەکی دەبەخشن بە خەڵکێکی مسلمانی باش ببەخشن بە خەڵکێکی محتاج ببەخشن بە خەڵکی بەخشن کە بە فعلی خۆشی بکەوێتە ناو دڵیانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خۆشی خستنە ناو دڵی خەڵکەوە یەکێکە لە شتە کارە گرنگەکان یەکێکە لەو کارە گەورانەی کە ئینسانی مسلمانێکە خواردندان بە هەژار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاکید لەوە کاتەوە کە بەخشین نەخۆشی دەپارێزێ نەخۆشی دەپەڕێنێ نەخۆشی لادەبا لە ئینسان و پاشانیش ئەمە لایەنی کەن کە دەبەخشێ چۆن ببەخشێ لە دوای بەخشینەکەوە دەبێ بزانێ لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى کە ئەگەر بەخشید ئاگادار بە من و ئەذا نەبێ بیدەیتەوە بەڕووی خەڵکە باسێکی لە ناو خەڵکە بەوە بێ وریابین ماڵ و سەدەق و سامانەکانمان کە دەبێخشین باطلی نەکەینەوە ئەگەر نەمانتوانی ماڵ و سامان ببەخشین خۆ دەتوانین قەولی مەعروف ببەخشین قسەی جوان ببەخشین ڕوومان خۆش بێ لەگەڵ خەڵکە خیتابی جوانمان هەبێ بۆ خەڵک پەیامی جوانمان هەبێ بۆ خەڵکەمە لایەنی بەخشەرەکەیان لایەنی ئەو کەسەی کە وەری دەگرێ دەمەوێت ئاماژە بە خاڵێکی گرنگ بکەم کە بەداخەوە هەندێک مسلمان هەن گرنگی پێ نادەن کەسێک کە محتاج نەبێ ماڵ و سامان وەربگرێ و سەدەقە وەربگرێ دروست نییە بە هیچ شێوازێک لە قیامەتە هەژاران و نەداران یەخەی ئەگرن ئەوە ماڵ و سامانێک بخوا بۆ ئێمەی دیاری کردبوو ئینەمە سەدەقات للفقراء هەتا کۆتایی کەواتە هەژارەکان و نەدارەکان ئەگەر خەڵکێک دەسەڵاتی هەبێ و دەوڵەمەند بێ و ماڵ و سامانی هەبێ خۆی بکە بە هەژار و نەدار و حیسڵە و بەشی هەژاران وەربگرێ لە قیامەتە یەخەی دەگرن و ماڵ و سامانێکی خواردووە کە هی خۆی نەبووە محتاج نەبوو بەو ماڵ و سامانە خواردوێتی دەبێ ئەوانەی کە ماڵ و سامان وەردەگرن سەدەقە وەردەگرن خێر و سەدەقە وەردەگرن زەکات بێ هەر کامێکیان بێ بەتایبەتی بە بەسەکەمان بابەتی ڕەمەزانە و لە مانگی ڕەمەزانایە ئەوەی کە خێر و سەدەقە وەردەگرێ و محتاج نەبێ کارێکی ناڕەوای کردووە کارێکی نادروستی کردووە بەتایبەتی ئەمڕۆ دەبینی خەڵکێک خۆیان داوەتە و ئیشەکە لە مانگی ڕەمەزانە دەسەکەن بە داواکردن لە خەڵک و ئەوانە طبعا هەموو ئەو شتانە ئێمە سەدەقە و ماڵبەخشین دوو جۆرمان هەیە سەدەقە و زەکاتێکمان هەیە کە واجبە لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم دیاری کراوە ئەو کەسە ئەو ماڵ و سامانە پارەیە
شتی تیجارەتە ماڵی تیجارەتە ئاژەڵداریە ژمارەیەکی بۆ دانراوە لەوەندە ئەبێ ئەوەندە زەکاتە بدە ئەمانە زەکاتی واجب و فەرز و پێویست قورئانی پیرۆز 8 تاقمی دیاری کردو کە ئەدرێ بەمانە بە فەقیر و مسکین زانایان ئاوا جیاوازی ئەکەن لە بینی هەژار و مسکینە هەژارەوەی هەر هیچی نییە مسکین ئەوەیە ئەندازەیەکی هەیە بەڵام بەشی پێویستی و ژیانی ڕۆژانەی ناکە بۆ ناگەر ماڵێک ڕۆژانە پێویستیان بە 20,000 بێ ئەم خانەوادەیە 10,000یان بۆ پیاکرێ ئەمە زەکاتی ئەدرێ کەسێک کە تازە موسڵمان بووە زەکاتی پێدرێ ئەوەی کە لە سەفەرەکایە لی قەوماوە پارەی پێنەمەوە ئەمە زەکاتی پێدرێ کەسێک کە قەرزارە قەرزارەکان زەکاتیان پێ ئەدرێ ئەو زەکاتی فەرز بە ئەمانە ئەدرێ وفي سبيل الله بەشێکی تر لە پێناو خوادا فی سەبیل الله زانایان زۆر تێژوونەوەیان لێ کردووە هەموو ئەو شتانەی کە لە پێناوی خوادا ئەم کەسە پێوەی سەرقاڵە لە پێناوی خوادا ئەمە زەکاتیان پێ ئەدرێ وەکو ئەوەی کۆمەڵێ قوتابیمان هەیە قوتابی زانستی شەرعین یاخود قوتابین و لە زانکۆکان و فەقیر و هەژارن سبەینی ئەمانە کاتێک کە کولیەکانیان تەواوەکەن یاخود کاتی خوێندنەکانیان تەواوەکەن خزمەتی خەڵکەکان ئەمانە هەمووی زەکاتیان پێدرێ یان دەستگایەکی خەیریە کەناڵێکی ڕاگەیاندنە دەعوە و بانگەواز بڵاوەکاتەوە ئەمانە زەکاتیان پێدرێ ڕادیۆیە تەلەڤیزۆنە کەناڵی سەتەلایتە ئەمانە هەمووی زانایان ڕەحمەتی خۆیان لێبێت بە تایبەت زانایانی ئەم سەردەمە کە فتویان ناو هەمویان لە فی سەبیل الله جێ کردوێتەوە بۆیە زەکاتەکان بەم شێوەیە ئەدرێ وە سەدەقەی تەتەووعمان هەیە سەدەقەی بڵێن ئەوەیە کابرا زەکاتی نییە زەکاتی دیاریکراوی نییە بۆ نمونە 4,500,000 بێ کە ئێستا ئەوەندە دیاریکراوە لە هەر ملیۆنێک 25,000 بە بەڵام حەزی لێ ئەندازەیەک ماڵی هەیە و یارمەتی فەقیر و هەژار بدە ئەمە ئەگەر بەم جیلانەی بدا هەر ئەبێەوە ئەگەر بە کەسانێکیشی بدا لەم جیلانیان نەبێ هەر ئەبێ بۆ لەبەر ئەو ئێمە سەدەقەیەکی تەتەووع و فەرز و واجب نییە کەواتە بە گشتگیری زەکاتدان بۆ ئەو کەسانە ئەدرێ کە لە قورئانە باسییان کراوە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سونەتە پیرۆزەکانی خۆیدا بەڕاستی ڕوونی کردوێتەوە و ئیشارەتی پێ کردووە بۆیە زۆر زەرورە ئێمە کاتێک کە زەکات دەدەین بیدەین بەم تاقمانە بۆ لەبەر ئەوەی ئەگەر هەر جیلێک هەر تاقمێک ئەگەر نەمان بە فەقیر و هەژاری نەمان کابرا ساڵێکی تر ئەگەر تۆ ئەم ساڵ یارمەتی 2 کەس بدەی لە فەقیری و هەژاری ڕزگاریان کەی بەڕاستی ساڵێکی تر ئەوان زەکات وەرناگرن بەڵام لەوانەیە ئەگەر حاڵیان باش بێ زەکات بدەن بەبێ گومان ئەم نەخۆشیە لە هەموو وڵاتانی ئیسلامیدا هەیە بەڕاستی کابرا بۆ نە ملیۆنێک زەکاتی هەیە دێ هەر نەفەرە و لە شوێنێکە ئەیدۆزێتەوە 10,000 و 5,000 بە ناوی زەکاتەوە تۆ ئەو خەڵکەی کە فەقیر و هەژارت بێدراماتە هیچی نییە تۆ 10,000 ئیتێ بە 10,000ەکە نازانێت چیت ئەو 10,000 چ پێداویستێکی خۆی پێجێبەجێکا بەڕاستی بەڵام ئەگەر ئەم کابرای ئەگەر ملیۆنێکی بێ ملیۆنێک بدا بە کەسێک ئەو کەسە ملیۆنێک قەرزار بێ کە ملیۆنەکەی دایەوە بە قەرز لە ژێر قەرزاری تو ئەم کەسە و ڕزگار کردووە نەخێر نەخۆشێکمانێ ئەم نەخۆشە ئەمەلیاتێکی بۆکرێ ئەمەلیاتەکەی بە 500,000 تۆ ئەگەر 500,000ەکەی بیتی ئەم کەسە لەو نەخۆشیە ڕزگارەکەی و لەو نەهامەتی و ناڕەحەتی ڕزگاریەکەی و ئەم کەسە لەوانەیە ئەگەر لە نەخۆشیەکە ڕزگاری بێ لە دوای نەخۆشیەکە بکەوێتە کاسبی و ئیش و کارێک لەوانەیە لە ساڵی داهاتووە خوای گەورە ئەگەر بەرەکەت بخاتە ڕزق و ڕۆزی و ئەم کەسە زەکات بدا بۆیە وا چاکە ئێمە لەم سەردەمەی خۆمان لەو نەخۆشیە بپارێزین خەڵک بە 5,000 و 10,000 و 25,000 و کورە 100,000 کابرا ینی بەڕاستی 25,000 چی لێ بکە 100,000 چی لێ بکە ئەگەر فەقیر و هەژار بێ یان کابرات کاکە 50 وەرەقە قەرزارە تۆ ئەچی 10,000 تێ بەم 10,000 بەڕاستی ئەم هیچ لە قەرزارەکەی لەسەر ناچێت بۆیە وا پێویستە کاتێک کە یەکێک لە حیکمەتەکان و لە فەلسەفەی زەکات کە خوای پەروەردگار دایناوە بۆ ئەوەی فەقیر و هەژار لە کۆمەڵگای ئیسلامیدا نەمێنێ نەوەک ئەوەی تۆ ئەم خەڵکە ئەم فەقیر و هەژارە هەر بە فەقیر و هەژاری بێڵیتەوە ساڵانە 10,000 و 20,000 و 30,000 بیت کابرا چی لە ئەو پارێ بکە بەڕاستی لە فەقیری و هەژاری ڕزگاری نابێت کەواتە ئەگەر وامان کرد ئێمە لە فەلسەفەی زەکاتدان تێ نەگەیشتوین بەڕاستی بۆیە فەلسەفەی زەکاتدان ئەوەیە کە فەقیر و هەژار و ئەو کەسانەی کە پێویستیان پێیە لەم ناڕەحەتیە ڕزگاریان بێ لە فەقیری و هەژاری ڕزگاریان بێ و بچنە جیلێکی ترەوە کە دیان دەوڵەمەند بنیان وەسەد بن نە پێویستیان بە زەکات بێ و نە زەکاتیشان هەبێ
یەکەمین کاریگەری لە دنیادا خوای گەورە فەرمێ يمحق الله الربا ويربي الصدقات. یەکەمین کاریگەری لە دنیادا لەسەر خودی ئەو شتە بێ کە بەخشیوێتی. کابرایە کە پارەیەک دەبەخشێ، لە پارەی دەبەخشێ، لە علمی دەبەخشێ، لە هەر شتێک کە هەیەی نیعمەتێک کە خوا پێداوە دەیبەخشێ، یەکەمین ئاسەوار و کاریگەری لە دنیادا دەردەکەێت. ئەویش خوا گەفەرمێ وەیەربی الصەدەقات، یعنی چەندانی دەکاتەوە. دووەم ئەوەیە ئەم بەخشینەی کە دەیکە بە بەخشینکردن بەرەکەت دەکەوێتە ئەو شتەی کەوا ئەو بەخشیوێتی. سێیەم دەبێتە مایەی دروستکردنی مەحەبەت و خۆشەویستیەک لە نێوان بەخشەر و وەرگردا. چوارەم دابەشکردنی خۆشیەکانە لە نێوان بەخشەر و وەرگر بەوەی کەوا و بەخشەرەکە ئاسوودەیە، چونکە ئەوەی کەوا پێی بەخشیوە ئەویش دڵی مرتاح. ئاسەواری قیامەتیشی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحە ئەفەرمێ هەر کەس خەیرێک لە ماڵێک بکە وەلەو بعدل تەمرە، ئەگەر هاتو یەک خورمای وشک بێ، ئەندازەی خورمایەک وشک بێ، ئەفەرمێ خوای گەورە بۆی گەورە دەکە، بۆی گەورە دەکە کەما یوڕەبی ئەحەدوکم فلووەه، وەکو چۆن یەکێک لە ئێوە بێچووە حشترەکەی یا بێچووە ماینەکەی گەورە دەکە. ئەفەرمێ هەتا وەکو شاخێکی لێت. دەی بزانە ئەگەر کابرایەک یەک دەنکە خورمای ئەوەندە بکا بەخێر، پێغەمبەر صلی الله عليه وسلم بفەرمێ لە قیامەتە خوای گەورە بۆی گەورە دەکە، بۆی گەورە دەکە هەتا وەکو ئەبێتە ئەندازی شاخی. باشە ئەگەر کەسێک بتوانێت کیلۆیە خورما بکا بەخێر، ئەگەر کەسێک بتوانێت خۆشی بخاتە دڵی عایلەیەکەوە بەوەی لە کرێچێتی ڕزگاری بکە، بەوەی لە داسپانکردنەوەی ئەمە ئەو ڕزگاری بکە، بۆی بیخاتە سەر ئیشێکەوە کە ئەمە بەردەوام ژیانی خۆش بێ، کەواتە ئاسەواری قیامەتی قورسکردن و سەنگینکردنی تەرازووی حەسەناتی ئەم کەسەیە کە لە قیامەتا دەبینێ ئەوەندە گەورێ. ئەڵێ پیاوێکی دەوڵەمەند هەبوو، هاتە لای مامۆستای کوتی مامۆستا من کە باسی مردن ئەکرێت دڵم دادەگیرێت، زۆر ناڕەحەتم. مامۆستاوتی تۆ ئیشت چییە؟ ژیانت چۆنە؟ وتی وەڵی مامۆستا ئیشم زۆر باش و ژیانیشم زۆر باش. فەرمووی بڕۆم 2 مانگ 3 مانگ لەبەر خاتری خوای گەورە خێر و بەخشین بکە، کەس نەزانێت، بەس لەبەر خوای گەورە بیکە. وتی دوای 3 مانگ هاتەوە، وتی مامۆستا ئێستا حەز دەکەم بمرم. طبعا مامۆستا باسی گەورەی بەخشینی بۆ کرد کە خوای گەورە خورمایەک ئاوا گەورە بکە، ئەبێ پارەیەک، ئەبێ شتێکی گەورەتر چەند گەورە بکە. ئەڵێ دوای 2 مانگ 3 مانگ هاتەوەتی مامۆستا حەز دەکەم بمرم. وتی بۆ حەزەکەی بمری؟ وتی لەبەرەوەی بزان ئەوەی پێشم خستووە لە قیامەتە بەهاکەی سنگینەکەی چەند. لەبەرەوەی ئینسان ئەگەر بێت و بەخشینەکانی لەبەر خوا بێت، ئەوە لە دنیادا خوای گەورە نەشورما و گەورەی دەکات و بەرەکەتی تێدەخات، خۆشی دەبێتە دەرونی بەخشەر و وەرگر. ئەوجا لە قیامەتیشا خوای گەورە میزانی حەسەناتی بۆ قورس دەکات و دەبێتە مای بەهەشتی بوونی ئەو کەسە. بەڵێ زۆریش کاریگەری هەیە، چونکە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئاماژەی پێداوە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودە شیرینەکانی خوای پەروەردگار لە ئاەتێک لە ئاەتەکانە ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون. ناگەنە چڵەپۆپەی چاکەخوازی و چاکەکاریتان هەتا نەبەخشن لەو ماڵ و سەروەتەی کە خۆشتان ئەوێت، واتە بەخشین لەو ماڵی کە زۆر جوانە، کە زۆر پاکە، کە زۆر چاکە و لە بەردڵت شیرینە و زۆر زۆر ئەم ماڵت لا خۆشەویستە، لەوە ببەخشە ئەگەیتە پلەی چاکەکاری. و لە ئاەتێکی ترا خوای پەروەردگارە فەرمێ ليس البر أن تولوا وجوهكم قبل المشرق والمغرب ولكن البر من آمن بالله واليوم الآخر وآتى المال على حبه ذوي القربى واليتامى والمساكين. خوای گەورە فەرمێ چاکەکاری ئەوە نە ئینسان بەس ڕووکاتە ڕۆژهەڵات یا ڕووکاتە ڕۆژئاوا، واتە لە نوێژەکانیان بە ئاراستەی قیبلە لە هەر گۆشەیەکی سەرزەویدای نوێژەکانی بکە. تەنیا ئەوە چاکە نییە، بەڵکو چاکە ئەوەی ئینسان لە ماڵ و سەروەت و سامانی لەو ماڵی کەلات خۆشەویستە ببەخشی بە خزم و کەس و دۆست و محتاج و فەقیر
فەقیر و نەدار و ڕێبوار و بارکەوتوان و قەرزارن بە تایبەتی ئەمڕۆکە قەرزدان بە خەڵکێک کەسێک ناتوانێت وەک پێویست ببەخشێت پارەی هەیە بەس ناتوانێت ببەخشێت بەڵام ئەتوانێت قەرز بدات کەسێ داوای قەرزی لێ ئەکات کەسی دەست ناکەوێت پێ ببەخشێ بەڵام کەسێکی داوای لێ ئەکات ئەوەندە پارەم بدەرێ بە قەرز ئەو قەرز پێدانە خۆی بۆ خۆی بەخشندەیە چونکە 1/8 پاداش بۆ خاوەن پارەکە ئەنووسرێت و ئەبێ کەسی پارەوەرگریش ئەوەی لەبەرچاو بێ لە کات و موعیدی خۆیان پارەکە بدات و کاتێ موعیدەکەی هاتوو بەدەستیەوە نەبوو بڕواتە خزمەت ئەو بە ڕێزەی کە پارەکەی پێداوە عزرخوایی بۆ بێنێتەوە داوای مۆڵەتی بۆ بکە هەر کە مۆڵەتەکەی بۆ زیاد کردەوە لای خوای پەروەردگار وەکو ئەو وایە ئەو کەسە بەخشندە ئەو کەسە خێرخوازە ئەو پارەی بەبەخشین بە هەدیە دابێ بەو خاوەن پارە و محتاجە کە ئەمەش کاریگەریەکی زۆری هەیە لەسەر ناخی هەردووکیان هەم بەخشەر و هەم وەرگرەکەش و پێغەمبەری خواشە فەرمێ سڵ سەلەم کاد الفەقر و کوفرن نزیکە هەژاری وا لە ئینسان بکات تووشی کافری ببێ کەواتە کەسێک کە ئەبەخشێت کەسێک لە لێوار و زەلکا و هەڵدێری بێباوەڕی و گوناه و تاوان ڕزگارەکە بەڵێ کاریگەری هەیە لەسەر خۆی و لەسەر کەسەکەی کە پێی ئەدات لە دنیاشا و لە قیامەتیشا چونکە هەم لە دنیادا ئەو کەسە لە بەروبوومی خێر و چاکەکەی ئەخوا و لە ڕۆژی قیامەتیشا والله يضاعف لمن يشاء خوای پەروەردگار چەندانەی ئەکاتەوە بۆ ئەو کەسانەی کە بەخشندن کەواتە بەخشین کاریگەری خۆی هەیە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دڵخۆشمانەکە کە بەخشن دەبین و ئەمان ترسێنێ لەوەی ڕەزیل و پیسکە و پارە خۆشەویست بین ئەفەرمێ دوو مەلایکەت هەموو بەیانیەک دێنە خوار لە ئاسمان دوو جۆر پاڕانەوەیان هەیە هەر یەکی بە جۆرێک یەکیانە فەرمی اللهم أعطي منفقا خلفا ئەوی تریان ئەڵێت اللهم أعطي ممسكا تلفا یەکیانە فەرمی خوایە ئەوەی خێر و خێراتەکە و دەستگیرۆی خەڵکی ئەکا و بەخشندەی ئەنجام ئەدا خوایە گیان لەجێی ئەوەی بەخشیوەتی بۆی پڕکەیتەوە و خێر و بەرەکەت بڕژی بەسەریان ئەوی تریان ئەڵێ خوایە گیان ئەو کەسەی هەیەی و نای بەخشێت و دەست بە ڕووی خەڵکیەوە ئەنێت و دەستگیرۆی خەڵکی ناکا و باوش ئەکا بەسەرت و سامانەکەی ئەوەی هەیەی لێی وەرگریتەوە کە ئەمەش بەڕاستی لە ڕووی مادی و معنەویەوە هەردووکی کاریگەری هەیە لەسەر کەسایەتی کەسی بەخشندە و وەرگریش کۆتایەکەی خوای پەروەردگارە فەرمێ وئن تعدوا نعمة الله لا تحصوها ئەگەر ئێمە بمانەوێت سەرژمێری نیعمەتەکانی خوای پەروەردگارکەین پیان ڕاناگەین بەڵام شکرانە بژێری هەر نیعمەتێک بە شێوازی خۆی هەیە شکرانە بژێری پارە و سەروەت و سامان و کەسابەت بە دەستگیرۆی فەقیر و هەژار و خەڵکی محتاجە و سوپاسگوزاری باقی شتەکانی تر بە نوێشکردن بە پاڕانەوە بە ڕێزگرتنی باوکو و دایک بە ڕێزگرتنی ئەو خەڵکانی کە حەقیان بەسەرمانەوە هەیە ئەوە خۆی جۆرێکە لە جۆرەکانی سوپاسگوزاری کۆتا شت پێشنیارێکم هەیە بۆ ئەو بەڕێزانەی کە خوای پەروەردگار نیعمەتی سەروەت و سامانی پێداون پێش ئەوە نەیان بووە لەوانەیە دوای ماوەیەکیش خوای پەروەردگار لیان وەربگرێتەوە هەمومان بە دەستی بەتاڵ هاتوونەتە دنیا و هەر هەمووشمان بە دەستی بەتاڵ و بێ پارە و پوڵی دنیایی ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار بۆیە هەر کەسێک ئەتوانێت دەستگیرۆی فەقیر و هەژارەکە کەسێک ئەزانی محتاجە تۆ 100,000 خێر هەیە مەیکە بە 10,000 بیبەخشیت ئەگەر ئەتوانی کەسێکت دەستکەوت بەو 100,000 تۆ کەلەبەرێکی ژیانی بۆ پڕ ئەبێتەوە بە گردی بیخەرە دەستی و ئەو کەسەش کە خێر و خێرات لە خەڵکی وەرەگرێت تکایان لێ ئەکەین ئێمە وەکو براو خوشکی خۆمانوانە ئەو کەسانە لە جێگەی خۆیان ئەو پارە سەرف بکەن تاوەکو جێگەی خۆی بگرێت و کاریگەری هەبێت لە ڕووی ئیمانەوە لەسەر هەردوولا و کەسێکی دەست نەکەوت یان نەیزانی بیدا بەکێ چەندین دەستگای خێرخوازی هەیە کە ئەلحەمدولیلا بەروبوومی چاکە و کار و پیشەکانیان دیارە ئەتوانن پارەکانیان بخەنە ئەو پرۆژانە ئەو کاتە هەم خەڵکیش لە خێرەکە تا بەشدارە بێ بەبێ ئەوەی لەوەی تۆ کەم کاتەوە و تۆش بەشداری خێرێکی جەماعی کۆمەلگەی ئەو پرۆژە و دەستگا و ناوەندانە ئەبیت کە کاری خێر ئەکەن لەگەڵ ئەوانە تۆ بە تەنیا خێرت کردووە بەڵام سیرەکەی لە قیامەتە خێری کۆمەڵی خەڵک کە لەگەڵ تۆدا هاو پرۆژەن هەمووی لە قیامەتە لە گۆڕەکە لە ساحەی مەحشەرە هەموو خێرەکان بە جەمکراوی و بەگردی دێنەوە بەردەسی ئینسانی موسڵمان بۆ یەکە هەر کەسێک پارە و سەروەت و سامانی خوا نیعمەتی پێداوە ئەتوانێت و ئەزانێ پارە و سەروەت و زەکات و فیدەی ئەو کەسە کەلەبەرێک کەلێنێک لە ژیانی ئەو هەژار و نەدارانە پڕ ئەکاتەوە بە گردی بیداتێ پشک زۆر جار کەسەکان وەکو پێویست ئیسفادەی لێ ناکەن بەڵام تۆ توانیت بۆ نمونە خێزانێک پۆشتەکەیتەوە خێزانێک لە فەقیری ڕزگارکەی خێزانێک لە قەرزاری ڕزگارکەی خێزانێک نەخۆشێکیان هەیە لە باتی لەم و لەو داواکە تۆ بە تەنها بتوانی نەخۆشەکەیان ڕزگار بکەیت لەو دەردە بەڕاستی ئەوە بەروبوومێکی گەورەیە سەرۆت و سامانێکی گەورەی ئومێدەکەین لە خوای پەروەردگار برا کاسبکارەکانمان خوشکە کاسبکارەکانمان هەر هەمویان خوای پەروەردگار زیاد لەوەی کە خۆیان بەدوایە ئەگەڕێن خوای گەورە بیان داتێ و ئەو سەرۆت و سامانیش هەیەە ببێتە زەخیرە و توێش و بۆ دنیاش و بۆ قیامەتیشان و خوای پەروەردگار ئەو کەسانش کە محتاجن خوای پەروەردگار
لە ڕێگەی ئەو کەسانە و لە ڕێگەی ڕەنجی خۆیان و خی پەروەردگار لە محتاجی دنیا ڕزگاریان بکە. بەخشین و سەدەقە کاریگەرێکی تەواو گرنگی هەیە لەسەر ژیانی ئینسانی مسلمان. بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ حەصینوا ئەموالەکم بالصەدەقە وداووا مەرضاکم بالصەدەقە. پەرژین بۆ ئەوە دەکرێت پەرژین بۆ ئەوە دەکرێت ئەو شتێک لە ناو پەرژینەکەیە بپارێزرێ. ماڵ و سامان ئەگەر دەتەوێت بیپارێزی دەبێت پەرژینی بۆ بکەیت. پێغەمبەری خوای فەرمێ پەرژینەکەی سەدەقەیە. نەخۆشەکانمان ئەگەر ئەمانەوێت چارەسەرێکیان بۆ بکەین دەبێت چی بکەین؟ دەبێت سەدەقە بکەین. نمونەیەکی کورد ئەگەر لە ماوەی دقیقێکە ئاماژەی پێ بکەم، یەکێک لە نەخۆشەکان کە باسی خۆیە کە فەرمێ نەخۆش بووم، دەمارێکی دڵم گیرا بوو، چوومە ئەوروپا بۆ چارەسەرکردنی تەکیدی لێکردمەوە دکتۆر دەبێت لە ماوەیەکی زۆر کورتا چارەسەری دڵت بکەیت و عملیاتی بکەین، نەشتەرگەری بۆ بکەین. هاتمەوە لای هاوڕێیەک مادانیشتم لە بازاڕە سێرەکەم ئافرەتێک هەندێک سەلەی خۆڵ و هەندێک خۆڵ و خاشاکی دەوری قسابخانەیەک تاوتوێکە. چون پێم وتم خوشکی بەڕێزم بۆ وا دەکەی؟ وتی 6 مناڵی هەتیوم هەیە، 6 کچم هەیە، ناتوانم گۆشتیان بۆ بکڕم، هەندی ئێسک و پروسک و ئەەکەم و لێرەکە قسابەکە فڕێدا خەڵ نایەوێ ئەویان بۆ دەکوڵێنم ئەویان دەمێ. ئەڵێ وتم خوشکی بەڕێزم وەرە لەگەڵما چوونە قسابخانەکەەوە. وتم تا ئەوەندەی تر هەموو ئەوەندە ڕۆژجارێ دی ئەوەندە گۆشت دەبێت و ئەوانە بۆم بڕیەوە کە ئەوەندە گۆشت وەرگێ. ئەڵێ وەڵڵاهی هەر ئەو سەعاتە هەستم بە فەریحێکی سەر دڵم کرد. دوایی بناڵەکان تەکیدیان لێکردم هەر دەبێ بچیتە ئەوروپا بۆ عملیاتەکە نەشتەرگەریەکە. کە چون دکتۆرەکان وتی چارەسەرت کردووە؟ وتم نەخێر ئەمەلیاتم نەکردو. وتی وەڵڵاهی یەک خەلل لە دڵتان نەماوە. کەواتە سەدەقە داو مەرضاکم بسەدەقە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەوەی کە کابرای شکایەتی حاڵی خۆی کرد فەرمووی دڵم تەنگە بێت، دڵم سەخت ناڕەحەتە بێت، دڵم ئەگیرێ چی بکەم؟ پێغەمبەری خوا فەرمووی خواردن بدە بە هەژاران دەست بێنە بەسەر هەتیوانە. کەواتە ئەمە هەمووی سەدەقەیە. یەکێک لە کاریگەریەکانی دیکە بۆ سەر ئینسانی موسڵمان بریتیە لەوەی کە هەمومان پێویستمان بە ڕەحمی خوای پەروەردگار هەیە، هەمومان کۆڵی گوناهمان هەیە. بە سەدەقەکردن تووڕەیی و غەزەبی خوای پەروەردگار لەسەر خۆمان لا دەبین. بە سەدەقەکردن یەکێک لە کاریگەریەکانی دیکە بریتیە لەوەی کە گوناه ئەسڕێتەوە. مکەفیراتی زنوب ئەوانەی کە گوناه دەسڕنەوە زۆرن، یەکێک لەوانە بریتە لە سەدەقە. واتە ئینسان ئەگەر گوناهی زۆرە با ببەخشێ، ئەگەر هەڵەی زۆرە با ببەخشێ، ئەگەر ماڵ و سامانیشی زۆرە بۆ ئەوەی ماڵ و سامانەکەی بپارێزێ، گەشەی پێ بکات، نمووی پێ بکات، هەر با ببەخشێ. کەواتە کاریگەری زۆریە. کاریگەریەک لە هەمووی گرنگترەوەیە بەختەوەری و سەعادەت بۆ سەر ناخی ئینسان دێنێ. ئەوەی کە دەبەخشێ ئەگەر خالیسەن بۆ خوای پەروەردگار بێ، بە دڵنیاییەوە دوای بەخشنەکە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە زۆر جار دەرەکەوێ ببەخشە، ئاسوودەیی و بەختەوەری ڕوتیەکە. کەواتە بەختەوەری لە بەخشیندایە، لە خۆشی خستنە ناو دڵی خەڵکەوەیە بۆی خەڵک دوعای خێرت بۆ بکەن و لە لای خوای پەروەردگاریش سەربەرز بیپی. طبعا لە جەمسەری ئەم بڵین دوو ڕۆ پرسیاری جەنابەت ئێمە باسی دنیا بکەین. طبعا لە دنیادا ئەم ئینسانێک خوای پەروەردگار دەرگای لێ کردوێتەوە لە خۆشیایە. کاتێک کە ئەمیش هەز بەوە ئەکا کە کەسێک لە کۆمەڵگاکەیدا دراوسەیەتی لە شارەکەیەتی فەقیر و هەژارە لە ناڕەحەتیایە، ئەم کەسە کە یارمەتی ئەو فەقیر و هەژارە ئەدا هەز دەکا بەوەی لەلایەنی ئەگەر کەسێکی مولتەزیم و مسلمانی بێ لەلایەنی مرۆڤایەتیەوە، ئەگەر کەسێکی مسلمان و دیندار بێ ئەم بە دینداری و بە مسلمانەتی و بە خواناسی ئەم ئیشاعەکە دینەکەی پاڵی پێوە ئەنێ کە یارمەتی فەقیر و هەژار بدا، دینەکەی وای لێەکە کە ئەم تێر بێ و دراوسەکەی برسی بێ خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا لەم ئینسانە ڕازی نابێ. ئەو فەرموودەمانەیە کە ئەفەرمێ ئیمانی هیچ کەسێک لە ئێوە تەواو نییە کە بۆ خۆی تێر بێ و دراوسەکەی برسی بێ بەڕاستی. بۆیە لە دنیادا ئەم ئینسانی مسلمانە دینداری و مسلمانەتەکەی وای لێ ئەکا کە یارمەتی فەقیر و هەژار و کەم دەراماتەکان بدا بۆ ئەوەی ئەو خەڵکەش لە ژیانی دنیادا کۆمەڵێک لە ناڕەحەتیەکانی لەسەر کەمەکاتەوە و کاتێکی ناڕەحەتی لەسەر مرۆڤەکان کەمەکاتەوە لە دیوی دووەمی پرسیارەکەی تۆدا ئەم کەسە بە دوو تێڕامان یان بە دوو تێگەیشتن. یەکەمیان ئەوەیە لە ڕووی مرۆڤایەتی و دینداری مسلمانەتیەوە لە دنیا و بۆ قیامەتیشی
یەقینی وایە کە خی پەروەردگار سوبحانە وتەعالا لە قیامەتی ژا ئەم ئینسانە بە گەورەترین پاداش ئەداتەوە بۆ لەبەر ئەوەی لە دنیادا خی پەروەردگار بەو ماڵ و سامانە ئەم ئینسانی تاقی کردوتەوە کاتێکی کەم ئینسانە تاقی کراوەتەوە لە تاقیکردنەوەکە و لە ئیختیبارەکەی خۆیان دەرچووە بۆچی لەبەر ئەوەی یارمەتی فەقیر و هەژارەکانی داوە کاتێکی یارمەتی فەقیر و هەژارەکانی داوە لەوە بیری کردوتەوە کە ئەم ئینسانە ئەو ماڵ و سامانە لە ئەسڵایی خۆی نیە بەڵکوی خی پەروەردگارە سوبحانەوە وتەعالا خی پەروەردگار بە ئەمانەت لای ئەم ئینسانە دایناوە هەتاکو بەشی فەقیر و هەژارەکانی لێ بداوە ڕاستی.